بەناوی خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان دێنەوەلاتان بۆ قسەکردن بۆ یەکێککە لە بابەتەکان لەسەر یەکێککە لە بابەتەکانی ئەمڕۆ دیارە بابەتی ئەم جارەی بەرنمەکەمان بابەتی ئاسایشی کۆمەڵایەتیە و گرنگی و کاریگەری ئاسایشی کۆمەڵایەتی بە تایبەتی لە بارودۆخێکی وەکو ئەمڕۆیە ئاسایشی کۆمەڵایەتی چی دەگرێتەوە و کێ بەرپرسیارە لە بەرقەراربوونی ئاسایشی کۆمەڵایەتی و ڕۆڵ و کاریگەری تاگ و دەسەڵات و کۆمەلگا لە بەردەوامبوون و گرنگی ئاسایشی کۆمەڵایەتی بۆ ژیانێکی ئاسوودە بۆ کۆمەلگاکەمان. بێگومان دەزانین کە ئاسایشی کۆمەڵایەتی ئەتوانین بڵێن گرنگیەکی و شتێکی زۆر سەرەکیە بۆ ژیانی کۆمەلگاوە بۆ بەرقەرابوونی کارکتەرێکی سەرەکیە بۆ ژیانێکی ئاسوودە بۆ تاکو کۆمەلگا و یەکێکە لە بەخشە گەورەکانی خی پەروەردگار بەسەرمانەوە کە ژیانێکی ئاسوودە و ئارامان هەبێت. پێناسەیەکی ئاسوودەی ینی ئەکرێ بڵێن پێناسەیەکی ئاسایشی کۆمەڵایەتی بریتە لە ئاسوودەی و نوێشتنی ترس و تۆقان لە لای تاک و کۆمەلگا و ئەرک و بەرپرسیارەتی بەرقەراربوونی ئاسایش و کۆمەڵایەتی لە ئەستۆی هەموواندایە بە تایبەت دەسەڵات و حکومت و دامەزراوەکان پەیوەندیدارەکان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیەکەن بەخێر بێ مامۆستا بۆ بەرنامەکەمان. دیارە مامۆستایمە بۆ قسەکردن لەسەر بابەتی ئاسایشی کۆمەڵایەتی دەمانەوێت لە جەنابیشت پرسین ئاسایشی کۆمەڵایەتی چی دەگرێتەوە و تا چەندە گرنگی هەیە. بەڵام بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشحاڵم لەگەڵ بەڕێستا مامۆستا قەدەم خێرا مامۆستا ئاڤان لەو بەرنامەیە بەشدارم میوام سەرکەوتنتانە سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش. طبعا ئەو بابەتە زۆر گرنگە چکە بەڕاستی ئەو کۆمەلگانەی کە پێشەکەون کە ئایندەیان ڕوونە کە ئایندەیان هەیە ئەو تاکانی کە ئەتوانین درێت ئایندەیان لەسەر بینا بکرێ ئەو کۆمەلگانن ئەو تاکانن کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەمەتوعەکەن چێژە بینن بە ئاسایشێکی تەواو. ئەو پێناسەی بەڕێزە تەواوە ئاسایشی کۆمەڵایەتی ئەکرێت لە دوو ڕۆوە پێناسەیکەین. ڕووی یەکەمیان جێگیربوونی مانە ئەنتیەکانی ئاسایش و سەلامەتی و ئەمن کە نەبوونی شەڕ و ئاژاوە و دووبەرەکی و فیتنە و ئەوانەیە و یاخود جێگیربوونی مانە ئەرێنیەکانی وەکو بوونی دڵنیایی و ئاشتەوایی و برایەتی و خۆشەویستی و ڕێز و ئەوانە لە نێو تاکەکانی کۆمەلگایە. ئەمە یعنی وەکو بڵێ چەمکە ئەساسیەکەیەتی کە ئێمە ئەگەر پێناسەی بکەین ئەکرێ بەم دووە لە هەر کۆمەلگەیەکە بینیمان خەڵک تەمەتوعەکە چێژە بینێ لە سای ئاشتیە چێژە بینێ بەهۆی نەبوونی دووبەرێکیەوە چێژە بینێ بەهۆی ژیانێکی خۆشەوە بەهۆی خۆشگوزەرانیەوە بەهۆی ڕەفاهیەتەوە کە ئێمە دواترەکرێ باسیکەین کە چۆنیەتە دی ئەتوانین بڵێن ئەو کۆمەلگە خاوەنی ئەمن و ئاسایشە خاوەنی سەلامەتیە بە تایبەت سەلامەتی کۆمەڵایەتی. مامۆستا عومەر قسەکانی جەناب تا دەرەکەوێت کە مەسلەی ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی زیاتر ئەو ئەو کاریگەریانەی کە لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دروستە بێ دیارە چ ئەو بڵێن کاریگەریە ناوخۆیی بێ و چ دەرەکی بێ چکە کۆتا جار کاریگەریە ناوخۆیەکان هەروەکو لەم ڕۆژگاری ئەمڕۆدا ئەیبینین ئەو ناتەباییە سیاسی کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە کاریگەری گەورەی کردوتە سەر تاکەکانی کۆمەڵگەوای لێ کردووە کە تاک زۆر نائومێد بێ بەرامبەر بەو شتانەی کە پێی وترێ ڕەمزەنەتەوەییەکان. ئەگەر بەو مانایە بیهێنین بڵێن ئاسایشی ئاشتی کۆمەڵایەتی یاخود ئاسایشی کۆمەڵایەتی یعنی هاوسەنگن یان دوو تای تەرازویەکن لەگەڵ ئاشتی نەتەوەییمانە. بۆیە ئەو گرفتانەی کە ئێستا کەڵەکە بۆ لەسەر بڵێن ئەم واقعی ئێستای هەرێمی کوردستانی خۆماندا ئەوەیە کە ئەو ناتەباییە سیاسی کە بەردەوام کێبڕکەی تێئاکرێت لە نێوان پارتە سیاسیەکان کاریگەری تەواوی کردووە وای لێ کردووە ئەو
چۆنەڵی کێبریکیانە وای لێ کردووە کە تاک تەواو بە هیلاکا بەر ناو ئەم کۆمەڵگای ئێمەدا بەنمونە ئەو بە تایبەتی ئەو شتانەی کە لەم ڕۆژگاری ئەمڕۆمەئاندا ئەیبینین مەسەلە بەردەوام یعنی یەکتر قبول نەکردن هەیە بەردەوام ڕەفزکردنەوەی ئەجیندا و پرۆژەی یەکتری هەیە بۆیە دوجار ئەوەی کە بە هیلاکە ئەکەوێ پارتە سیاسیەکان نین بەڵکو تاکەکانی ناو کۆمەلگان و پشێوی کەوتۆتۆ لە ناو کۆمەلگا و ئاشتی ناو کۆمەلگا بەرەو تێکچوون ڕۆشتە بۆیە بەڕاستی حەقی خۆیەتی ئێمە ئەو کاریگەریە هەم ئەگەر ناوخۆیەکە کە بریتێ لە ڕێگنەکەوتنی پارتە سیاسەکان هەم ئەو کاریگەرە دەرەکێشی چکە ئێمە ینی ئاماژە بەوە بدەین یعنی ئەو کۆمەلگانەی دەوروبەرمان ئەو دراوسیانەمان یاخود هەموو کۆمەلگایە بەعام هەموو کۆمەلگایە ئەیەوێ کولتور و فەرهەنگ و حتا ئاین و مەزهەب و شتی خۆی بسەپێنێ بەسەر واقعدا بەسەر واقعی دەوروبەرەکەیدا بۆیە ئەو ناتەباییە سیاسەت دەرگای واڵا کردووە بۆ ئەوەی کە مەسەلا وڵاتانی دراوسی یاخود کاریگەری دەرەکیەکانیش کاریگەری بکاتە ناوخۆی بڵێن هەرێمی کوردستان و وای لێ بکە کە پشەوی دروست بکە لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆماندا بۆیە ئەمانە هەمووی یعنی دەرگان بەڕووی ئەوەی کاریگەری تەواو یان کردوتە سەر تەواو کردوتە سەر ئاشتی کۆمەڵاتی و ئاشتی کۆمەڵاتی لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا ئەیبینین تەواو بەرەو ینی لە ئەوجی خراپیدا ئاشتی کۆمەڵاتی لە ئەو پڕی مەترسیدا ئەگەر ئێمە لەم ڕۆژگاری ئێمە هەر یەکەمان لە لای خۆیەوە تاکەکانی کۆمەڵگە دەسەڵات و لایەنە معنیەکان و مؤسسەکانی دەوڵەت و ئەو سنتەر و ئەکادیمیانی کە تایبەت دروست کراوە بە تایبەتی لە بواری گەشەپێدانی مرۆیی و لە بواری دروستکردنی ئاشتی کۆمەڵاتیە کارەکەن ئەبێ بە هەموو لایەکمانەوە فریای ئەو حاڵەتە بکەین. مەجال بێ ئێمە گەر باز لەوە بکەین ینی زۆر گرنگە باز لەوە بکەین تا چەندە ینی گرنگی ئاسایشی کۆمەڵایەتی لە چەند ڕوویەکەوە بۆ کۆمەڵگا خی پەروەردگار لە قورئاندا لە باسی مەکە فەرمێ فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني دوو کارکتەری سەرەکی ژیان باسەکات کە ئینسان ئەگەر هەستی بە نەترسان کرد و هەستی لە ڕووی برسێتیشانێ چکە لایەنی اقتصادیش ئاسایشی بابڵێن ئابووریش کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی خاڵێکی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من أصبح منكم آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها دووبارە پێغەمبەری خوا ئاماژە بۆ ئەگەر ئینسان لە ئاسوودەیە بوو لە ئارامیە بوو بەوەی کە هەستی بە ئاساییژە کرد لە دەوروبەرەکەی لەوەی کە ژینگەکەی کە تیاژی و لە جەستەیە لە ڕووی تەندروستیەوە باش بوو حاڵی و لە ڕووی خواردن و خۆراکیشەوەی ئەوەی کە ڕوو ئابوووریەکەشێتی باشە ژیا خواردنی ڕۆژەکەی هەبوو وەکو وایە هەموو دنیای دەستکەوت بێ ئەمانە ئاماژە بۆیە کە زۆر گرنگە تاگ لە کۆمەڵگایە هەست بە بوونی هەست بە وجودی ئاسایشی کۆمەڵایەتی بکە و بەڕاستی لە چەند قاعدەیەکی ڕئیسی لە پاراستنی ئینسانە ضروریاتی خەمس هەیە لە ڕووی شەرعیەوانێ کە باز لەوە کات پێنج زۆر ضرورن کە ئاسوودەی و پاراستنیان هەبێ کە پاراستنی دینە و نەفسە و عەقڵە و دایان یعنی خەڵق ئەمین بێ لە دایان پاکی و ئەوە پاراستنی عیرزی و پاراستنی سەربەت و سامان هەر کاتێک ئەمانە کەوتنە مەترسیەوە بۆیە دین بە ضروریاتی داناوە ئاسایشی کۆمەڵایەتی تێک دەچێت ئەمە یەکێکی لەو خاڵانی کە ئەکرێ بڵێن ڕاستەوخۆ کاریگەری هەیە ینی ئاسوودەی و کۆمەڵگا و ئاسایشی کۆمەڵگا بە ئاشتی کۆمەڵگا بەسراوەتەوانێ بەم خاڵانەوانە کە یەکێکن لەسەر چاوە سەرەکیەکان لە ڕووی ئاینەوە زۆر گرنگە کۆمەڵگا بە حاڵەتێکی ئاساییشە بڕوە خاڵێکی کە ئەگەر ئیشارەت پێ بین گەشەپێدان و داهێنان لە کۆمەڵگایە کاتێک بەرقەرارە بێ کە ئاسایش و ئاسوودەی هەبێت هەر کاتێ کۆمەڵگا بە حاڵەتێکی ناتەندروستە ڕۆی و ئاسایشی کۆمەڵایەتی تێکچوو ئەو گرژی و ئاڵۆزیانە زیایی کرد گەشەپێدان نامێنێ داهێنان نامێنێ حەزی کارکردنیش هەر لاوازە بێنی کەس دڵسۆزی لە کاردا بە هەمان شێوە نامێنێ ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بۆ دواخستنی کۆمەڵگا بۆ بەرەو دواوەچوونی ئاستی ڕۆشنبیری دەستخۆش ماوەسا قەدەم خێر من لە ڕوانگەی قسەکانی هەم ماوەسا ئاڤان کە باسی جیاوازی و تەعەدودیەت و جیاوازی سیاسی و ئەوانە کرد پاشان باسی ناکۆکی هەم لە ڕوانگەی قسەکانی جەنابەوە ئەم ئیزافە کورتەیەکەم ئەویشەوەیە کە بەڕاستی جیاوازی لە خودی خۆیان نابێتە کێشە بەڵکو ئیدارەدان بۆ جیاوازیەکانە بێتە کێشە ئەگەر ئێمە ئیدارەیەکی ڕاست و دروستمان هەبێ بۆ جیاوازیەکان چکە جیاوازیەکان سەلمێنراون هەم بە شەرع خوای گەورە
ئینسانی لەسەر جیاوازیەکان دروست کردووە لە ڕەنگە لە نەتەوەیە لە ئاینە و لە مەزهەبیشە تا تەنانەت لە ڕووی سیاسیشەوە و هەم قبولیشەکە ئینسان جیاواز بێت بەڵام گرنگەوەی ئەم جیاوازیانە نەبنە هۆکاری ناکۆکی و دژایەتی و گرنگە یەکتری قبولکەین بە جیاوازیەکانی خۆمانەوە ئەمە نشمانای توانەوە نییە یعنی ئەگەر بۆ نمونە حیزبی ئەلف حیزبی با قبولەکە لە کوردستانە معنای ئەوە نییە کە ئەو تەییدی ئەو بۆچوونەی ئەوەکە نەخێر ئەو واقعا ئەسەلمێنێەوە ئەو قبولەکە وەکو ئینسانێک وەکو حیزبێکی سیاسی ئەگەر مەزهەبێکی جیاواز هەبێت لە کوردستانە ئاینێکی جیاواز هەبێت لە کوردستانە تاکە ڕێگە بۆ ئەوەی کە ئەم جیاوازیە نەبێتە هۆی ئاژاوە و ناکۆکی و ژیان لە خەڵکی بکاتە جەهەنەم قبولکردنی یەکتریە نەتەوەکان لە ناو یەکە ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین بۆ نمونە تەنانەت دەوانەی باسی دەوڵەتی کوردستانەکەین حەزمان وایە دەوڵەتێکی کوردستانی یا کوردیمان هەبێ معنەیوانیە ئێمە عەرەب ڕەتەکەینەوە تورکمانە بێ ڕەتکەینەوە نەخێرە بێ ئەمە دەوڵەتەکەمان ئەوانیشی تیاجێ بێتەوە و ئەوانیش هەستکەن لە ناو ئەم کیانە بوونیان هەیە و بوونەکەیان سەلمێنراوە و مافەکەشیان پارێزراوە بۆیە لەم ڕوانگەیەوە چم بۆ شتێکی تر کە بەشێکی مامۆستا قەدەمخێل باسی کردە ویژەوەیە ئاسایشی کۆمەڵایەتی با بڵێن ئامانجە گەورەکەیە لەسەر کۆمەڵێک کۆڵەکە وەستاوە کە ئەمانن کە من حەزەکەم بە کورتی ئاماژیان پێ بەم لە خزمەت ئێوە بینەرانی بەڕێزیشە کۆڵەکە یەکەمیانەوەیەکە ئیدارەیەکی ڕاست و دروست بۆ جیاوازیەکان هەبێت چ جیاوازیە نەتەوەییەکان ئاینیەکان مەزهەبیەکان و سیاسیەکان خاڵی دووەمەوەیە کە قانون سەروەر بێت قانون سەروەر بێ بە هەموو ماناکانیەوە چ قانون سەروەر بێ بۆ ئەو کەسانی گەدان چ بۆ ئەوانەی پاشان لە بەردەم قانون و قەزایە بە یەک چاو تەماشا بکرێن و هەردووکیان وەکو یەک بۆیان هەبێ بپارێزرێن لە ڕووی قانونیەوە و هەردووکیشیان تەنانەت هەژارەکەش بتوانێت بە پرۆسە قانونیەکان بڕوانە وەکو تێچووی پرۆسەیەکی قانونی هێندە زۆر بێ هەژارەکە نەتوانێت بچێتە ناو پرۆسەکەەوە پاشان حکومەتێکی ڕەشید هەبێت کە ئێمە باسی حکومەتی ڕەشید دەکەین تەبەن زۆر شتەگرێتەوە بەڵام حکومەتی ڕەشید یعنی بە کورت و پوخت ئەبێ بڵێن حکومەتێک لەسەر بنەمای بەرژەوەندی هاوڵاتی بەرژەوەندی وڵات وەستا بێ و حکومەتەکە مەسەلەن داهاتی شەفاف بێ خەرجی شەفاف بێ بڕیاری ڕاست و دروست بێ مشارەکە هەبێ و مسائلە بێ پرسیارکردن حکومەتی دامەزراوە بێ زۆر شت هەیە لەسەر حکومەتی ڕەشید یا حکومەتی عاقڵانە و ژیرانە باسیکەین کە ئەمانەیان بە کورتین پاشان هێندێکی تر لەو چەمکانە لەو کۆڵەکانی کە ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر ئەوەستەیە بۆ نمونە دەستگای ئەعلامیەکان دەستگای هاوڵاتی بن دەستگای بەرژەوەندیەکانی ئینسان بن و خۆیان یانتیا ببینەوە بەداخەوە ئێمە لە کوردستان بینین مەسەلەن حیزبەکانی دەسەڵات یەک ئیمپراتۆریەتی گەورەی میدیایان هەیە ئەمان چۆنیان ئەوێ وێنەکە بۆ هاوڵاتی ئاوا بەرجەستەیەکەن و هاوڵاتی زۆربەی کات نایقاتە سەر ئەو کەناڵانە و کەناڵە نابینێ بۆ لەبەروی خۆی تیانە نابینێتەوە ئەمە بەشێکن لەو بابەتانی کە با بڵێن وەکو کۆڵەکەیە گوان ئاسایشی کۆمەڵایەتیان لەسەر ئەوەستە مامۆستا عومەر ئەکرێت مەسەلا ئێمە ئاماژەش بۆ بدەین یعنی ئەم دەستگا ئەعلامیانی کە ئێستا بە تایبەتی دەستگا ئەعلامی حیزبیەکان کە بەڕاستی ئەوەی تر باری شانی کۆمەلگایان قورستر کردووە چونکە ئەوەی کە ئەو بانگەشەی ئەگەر هەبوو بێ چونکە زۆر بەزەقی نابێت لە ڕووی ئاشتی کۆمەڵاتیەوە تا چەندێک حیزبەکان لە ئەولەویەتی چۆنەڵی ئەجندای کارەکانیانەیە کە مەسەلە کار بۆ ئاشتی کۆمەڵاتی بکەن چونکە دوجار ئەو حیزبە سیاسیە ئەگەر احتیمام و گرنگی نەبێت بۆ ئاشتی کۆمەڵاتی پێش ئەوەی کۆمەلگا بخاتە مەترسیەوە خۆشیە خاتە مەترسیەوە هەروکو لەم ڕۆژگاری ئەمڕۆدا بینیمانەوە تا پشێوی دروست بۆ خۆپیشاندانەکان دروست بوون ئەو حاڵەتەیە کە دروست بوو کە پشێوی
زەوی دروست بوو بەڕاستی تەڕوشکی پێوە سووتێ چاک و خراپی پێوە هینە بێ یعنی ئەبێتە حاڵەتێکی فەوزا کە ئەگەر بێت و ڕێک نەخرێت و مەسەل ئەو خۆپیشاندانانە بە شێوازێک کە هەم خۆپیشاندەران هەم بەڕاستی لایەنە پەیوەندیدار و دەسەڵاتدارەکان لە خەمی تێگنەچوونی ئاشتی کۆمەڵایەتیان نەبن بەڕاستی هەموو لایەکی پێوە زەرمەند دەبێ ئەبێ هەموو لایەک ئاگامان لەوە بێ من یەک ماوەساڤان حەزەکەی دوایی باشتر باسی ڕۆڵی ئەعلامەکەین لە چۆن دەتوانێت ئاسایشی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارکە بەس یەک کۆڵەکەی تر کە بەلای منەوە زۆر گرنگە مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتیە دادگەری کۆمەڵایەتی لە هەر کۆمەڵگەیەکە نێوان ئەو دوو تەبەقەی سەرەوە چینی سەرەوەی کۆمەڵگە لەگەڵ چینی خوارەوە بۆشاییەکی زۆر بوو ئەوە ئیتر بە تەواوەتی ئەو شوێنە ئاسایشی کۆمەڵایەتی لێ هەڵەگیرێ ئێستا ئەمە لە کوردستانە هەژارەکان بە تەواوەتی پلیشاون لە کوردستانە ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن بە تەواوەتی مافیان پێشێل کراوە منداڵ ئافرەت لاوازەکان بۆ چونکە کاتێڵەین دادگەری کۆمەڵایەتی معنای وایە معنای وانی ئێمە ڕێگە نادەین خەڵک دەوڵەمەند بێ نەخێر بۆی هەیە خەڵکانێک بێن لەسەر توانای خۆیان قابلیەتی خۆیان کار و کەسابەتی حەڵاڵی خۆیان بە ڕێگەی قانونی و سوود وەرگرن لە بارودۆخی وڵات و گەشە بە سەروەت و سامانیان بدەن بە ملیارەها دۆلاریان هەبێ بەڵام نابێ ئەم کەڵەکەکردنەی پارە لەسەر حسابی خەڵکی هەژار بێ و نابێ وڵاتەکە لێگەڕێ بۆ ئەم سیراعی کە وەکو بڵێ مانەوە بۆ بەهێزە بەڵکو بێ حکوومەت سیستەم یاسا هەژارەکان بپارێزێ پاراستنیش چییە؟ ئەبێ و خەڵکانە سەرەتاییترین شتی ژیانیان هەبێ بۆ نمونە خواردنیان دەستکەوێ ڕێکوپێک بۆ ژیانێکی تەندروست بەڵە پێداویستە سەرەکیەکان شوێنی مانەوەیان هەبێ ناکرێتەوە ماسەل مامۆسایەک تەمەنیەگاتە 50 ساڵ 20 ساڵی هەر مامۆسا بووە تا ئێستش کرێت چییە؟ ئەو چی ئینتیمایەکی بۆ وڵاتە پێیابێ ئەو خۆی ژیانی خۆی لە مەترسیایە ئەی چۆن دڵنیا بێ لەوەی ئایندەی مناڵەکانی لەم وڵاتە هەیە بە شوێنی مانەوە تەندروستی پەروەردە ئەمانە هەمووی یعنی بۆ خێزانێک بۆ ئینسانێک لە وڵاتە فەراهەم بوو بێ پاشان با جیاوازیەکە بکەوێتە سەر توانە قابلیت ئیشی زۆرکردن سەروەت و سامان گیرروگرفتێک نییە بەڵام ئەمە بە چیەکرێ بە یاسا ئەپارێزرێ حکوومەت ئەبێ ئەمە بکە بۆ نمونە منداڵ لە هەرێمی کوردستانە لە کوردستانی خۆمانە مافی چییە؟ کامانە ئەو دامەزراوە بە هێزانەی کە ئەتوانن مناڵ بپارێزن لە کوردستانە حکوومەت لە استراتیجی حکوومەتە کاری حکوومەتە ئەجندەی حکوومەتە منداڵ لەکوایە ئافرەت لەکوایە کەمەندام لەکوایە مەسەلەن کەسێک کە تا ئەمڕۆ بە قاچ و دەستەکانی خۆی ئیشی کردووە بۆهۆی ڕووداوێکی هاتوچۆ بۆی ڕووداوێکی مینەوە بۆی ڕووداوێکی سووتانەوە دەست و قاچی لەدەسەدا مووقعی ئەم ئینسانە لەم وڵاتایەتە چی مانگانە 500,000 بەکرێکاری پێیا کردو ێستا ناتوانێت 1 دینار پێیاکە حکومەت چی بووەکە حکومەت 100,000 بۆ تەرخانەکە ئایا 100,000 ئینسان و عایلەیەکی پێژی بۆیە دادگەری کۆمەڵایەتیش وەستاوەتە سەر عادیلانە دابشکردنی سەروەت و سامان و عادیلانە دابشکردنی ئەرکەکان نەوەکو خەڵکێک تەنها ئەرکی لەسەرشان بێ و خەڵکێکیش لە ژیانێکی خەیاڵی بژی لە کاتێکە ئەو ئەرکانش جێبەجێ ناکات بەپێی ئەم قسانەی جەنابەت بەرپرسیارەتی یەکەم لە بەرقەراربوونی ئاسایشی کۆمەڵایەتیەکەوێتە لای دەسەڵات و حکوومەت یعنی ئەرکی سەرەکی لە لای ئەوە کە بێت سەرچاوەکانی داهات وا دابش بکە طبقەی بڵێن فەقیر بەو دەرەجەی پلیشاوە بێت طبقەی بێت لە ئاستێکی نامام ناوەندی ژیان بتوانێت ئەو سەرچاوە سەرەکی ئەو شتە سەرەکیانی کە بۆ ژیان پێویستن بەدەستی بێنێ خاڵێکی کە تاکەکانی کۆمەڵگاش هەر هەمویان بەرپرسیارەتیان لە ئەستۆیە لە ڕووی ئەوەی کە هەر کەسە و هەستێ ئەوەی کە لە سەرشانێتی بۆ بەرقەراربوونی ئاسایشی کۆمەڵایەتی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دانانی کۆمەڵێ کەفارەت شروط دانراوە مەسەلەن دەوڵەمەند زەکات بە ئەوانەی کە بەدەسەڵاتن خێر و چاکە بکەن حتا کەفارات کراوە ینی کەسێک کە تاوانێکەکە مقابلەکەی بێ غەرامەیەکە کرێت چۆن لە قانونی هێنا کەفارەتێکی بۆ دانراوە کە ئیش دێتەوە بە سوێنێگەخوا دێتەوە بە ئەوە هەژار تێرکە یعنی لە ڕووی دینیەوانێ بەرپرسیارەتی هەمووان هەیە یعنی هەر کەسە ئەرکێکی بەرکەوتووە زیاد لە بەرپرسیارەتی سەرەکی کە لای دەسەڵاتە بۆ پاراستنی ئەو حاڵەتە هەمووانیش بەرپرسن لەوەی کە ئاسایشی کۆمەڵایەتی بەرقەرار بێ لەوەی کە خەڵقێک نەمێنێت ئەوەی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
فەرمێ یەکێک لە ئێوە ئیمانی نییە هەتا دراوسێکی برسی بێ ئەو بەتێری بخەوێ یعنی ئەو هەستە لە لای تاک دروست بێ کە هەمووان هەوڵ بن بۆ تەواوکردنی کەم و کوڕیەکانی یەکتر ئەوەی کێشکەیە لەو خاڵانەی کەوا ئەکات کە ئاسایشی کۆمەڵایەتی بەرقەرار بڵێ خاتو قەدەم خێر یعنی بەو قسانەی مامۆستا عومەر و جەنابیش قسەتان لەسەر و بابەتە کرد دیارە ئێمە یعنی ئەگەر بیانینە بەرچاوی خۆمان دەسەڵاتێکی ئەنانیمان هەیە یعنی هەمیشە خۆی لە بەرچاوەگرێ میلەت نادیدە ئەگرێ یعنی ئەمە گرفتەکەی ئێستای ئەمڕۆی مەسەلە ئەم هەرێمەی ئێمەیە کە ئێمەی تێکەوتوین یاسایەک دەرناکا کە خۆی بگرێتەوە هەمیشە لە ئەمتیازاتە هەمیشە لە هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە خۆیەوە هێتی خۆی لێ دەربازەکە یاسایەک دەرناکا کە خۆی بگرێتەوە بەڵکو یاسا و تعلیماتێک دەرەکە کە بۆ فەقیر و هەژار بێ ئەمە حاڵەتێکی تر هەروکو ئەو قسەی مامۆستا عومەر باسی کرد ئەو عەدالەتە ئەو حاڵەتەی کە پێوتری عەدالەتی ئیجتیماعی هەم لە مؤسسە قەزاییەکانە پێویستە بکرێ هەم لە مؤسسە ئیجتیماعیەکانە یا هەم لەو شوێنانی کە مەسەلە دەسەڵاتی چۆنڵی تەنفیزیە ئەبێت ئەو عەدالەتە ئیجتیماعیە چونکە ئەبینین ئێمە لێرە و لەوێ یعنی بەڕاستی ئیهانەیەکی زۆر ئەکرێ بە یاسا بۆ چونکە یعنی سەیرەکەی بۆ کەسێک کە دەسەڵاتدارە مەسەلە قانون لە ئاستیەوە هیچ دەسەڵاتێکی نامێنێ بەڵام لە ئاستی فەقیر و هەژارە تەواو یاساکان هەمووی بەرجەستە ئەکرێ و هەموو مەسەلە ئەو حاڵەتەی کە پێوترێ عیقاب سزادانی ئەو نەفەرە کە هەژار بێ ئەم ئەگرێتەوە بەڵکو خۆی ناگرێتەوە بۆیە ئەمانە ئەم بێ یعنی چۆنڵی نەمانی هەیمەنەی یاسا نەمانی دەسەڵاتی دادوەری لە ناو خەڵکە بەشێکە لەوەی کە کاریگەری دروستکە لەسەرەوەی کە ئەمنی کۆمەڵایەتی بەرەو ئاقارێک بەرێ کە ئاقارێکی مەترسیدار بێ ئەمە حاڵەتێک مەسلەی ماڵ و دارایی یعنی ئەبینی هەمیشە ئەو طبقاتەی کە باسی کرد مامۆستا عومەر یعنی کە کۆمەلگا بوو بە طبقات تر تەواوە هەموو شتەکانە دەست دەرەچێ ینی ئاستی وەسەتیەت خەریکە لە ناو ئەم کۆمەلگەی ئێمە نامێنێ یان زۆر دەوڵەمەندێکی زۆر یان هەژارێکی ئەوەی کە ناتوانێت پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی هین بکات دیارە بەنسبەت ئەم حاڵەتی ئاشتی کۆمەڵایەتیەوە کە ئێمە وتمان ئەم شتانە هەموو کاریگەری لەسەر ئەوە دروستەکە کاریگەری مەسەلە ئەو حاڵەتەی کە ئەگەر ئێمە مامۆستا عومەر بێنە سەر بەڕاستی ئەو پشێوێشی کە ئێستا کە زۆر بە دقەتر لەسەر میدیا قسە بکەین میدیا کە کاریگەرێکی گەورەیە جگەلەوەی کە باسمان کرد ئەو مؤسساتانە کاریگەریان هەیە میدیا کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر فکری تاکەکانی کۆمەلگا ینی وای لێ هاتووە تەواو خەریکە احتیلالی فکری هەموو تاکەکانەکە ئەوش بەچی هەرچەنە مەسەلە هەرچەنە ئەگەر ئێمە بۆ نمونە هەر کەناڵە بینراوەکان کە وەکو تیڤەکان هەرەوە لە بەرچاو نەگرین هەرچەنەوەی کە ئەوانە ئێمە ئەگەر میوانی ماڵەکانیشمان نەبێ بەڵام شتێکی تر هەیە کە ئەگەر بە تەنهاییش بین بەردەوام لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە خەبەری عەجایب و مەسەلە خەبەرێک کە واد لێەکە کە هەست و ناخد تەواو تێک ئەداوا لێەکە مەزاجی دەرونی هەمووی لە خشتابە بۆیە سەرەکەی هەواڵ و قسە و باس لە ڕێگەی جاری وایە مۆبایلەکە ئەوە مەسەل لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە تۆ ئەبیسترێ بۆیە ئەمە بەڕاستی ڕەشەبایەکی زۆر خەتەرە کە هەڵ ئەکاتە سەر ئاشتی کۆمەڵایەتی و بالفعل ینی ئەوە کاریگەری تەواوی کردووە لەسەر ئەوە بۆیە ینی وای لێ ئەم ئاشتی کۆمەڵایەتی وردە بەرەو نائارامی ئەڕوا ئەوان هەندێرە ئاماژەوان پێن کە کاتی ناوبڕە بینەرانی بەڕێز ئێستاش کاتی ناوبڕە دواتر دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بابەتەکە. دووبارە سڵاو بینەرانی خۆشەویست دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان دیارە لەسەر قسەکانی ئاڤانخان و مامۆستاش کە باسییان لە کاریگەری میدیا کرد من خاڵێکی گرنگ لێرە حەزەکەم ئاماژە پێ بەم ئاڤانخان لەسەر ئەوەی میدیا بەڕاستی لە ئەم ڕۆیە چ ڕۆڵێکی سیلبیە بینێ ئەوەی منەی بینم میدیا زۆر تیشکە خاتە سەر لایەنە سیلبیەکان ئەوەیەکێ لەو حاڵاتانەی کەوای کردووە ئاسایشی کۆمەڵایەتی تێک بچێت بۆ نمونە لەم ڕۆژانەیە ئەو بابەتەی دایکێک چۆن سزای تعزیبی مناڵەکە یاوە چۆن بەو شێوەیە بە شێوەیەکی زۆر دوور لە هیچ حاڵەتێکی کاریگەکی زۆر خراپی لەسەر کۆمەلگا دروست کرد بوو بە حەدەسی هەموو ئیعلامەکان
زەقکردنەوەی ئەم حاڵەتە سیلبیانە لە قەناعەتی مناوە وەکو ڕوویەکی عیلمیش کاریگەری نەرێنیە بێت یعنی پیشان ئەم تاکە ئەوەنە باسەکەیکی چۆنەڵێ کارکتەرێکی سەرەکیەکی بە کەسێکی گرنگ خۆی ئەسڵان ئەم حەدەسانە بێ وا باسکرێن کە وەکو دیادەیەکی کۆمەڵایەتی وە زۆر بە بچووکی تەنها باسی سزا و لایەنە سلبیەکانی باسکرێ سزادانی ئەو کەسێک کە خراپەکەی کردووە بەس لە کۆمەڵگەی ئێمە بەداخۆ میدیا بۆ پیاکردنی جەماوەر بۆ گەرمکردنی ساحەکە یان بۆ لادان بازەجار لە قەزیە گرنگەکانی ساحە گۆڕینی بابەت لەسەر شاشەکان سیرەکەی بابەتێکی ئاوا سلبی کە دایک لە کۆمەڵگەی ئێمە گەورەیەکی زۆری هەیە گرنگێکی زۆری هەیە یەک پارچە لە میهرەبانی و سۆز و عاتیفە سەرجەم کەناڵەکان ینی کە سێتەکەرە و بەس باسی ئەوەیە کە دایک خەریکی تعزیبانە وێنایەکی ناشرین و سلبی لە کۆمەڵگەی ئێمە بۆ دایک کرا کە بەڕاستی بەلای منەوە لێرە ڕۆڵی دەسەڵات یعنی ڕۆڵی ئەلام پێویست ناکە ئەوەنە بێ بەقەدەر ئەوەنەی باسی ڕۆڵە سزاییەکە بۆ ئەم ئافرەتە چ سزایەگە بێ وەرگێ لە بەرەوەی ئەم حاڵەتی کردووە و ئەو کەسانی کە بەشدار بوون لەگەڵیا لەم حاڵەتای هەمویانە بێ سزا بدرێن ئەمە گرنگە نەک تۆ هەربەی باسی لایەنە خراپە ئەوە خات و قەدەم قۆناغ بە قۆناغی حاڵەتە سزادانەکە باسەکە چیت کردووە ئەم لێدانە ئەم دووبارەکردنەوەی جەریمەیە و وتنی لە سەردەمینەکەمە بۆ مؤسسەیەکی قەزایی بێ لە حاڵەتی تحقیقا دووبارە مەسەلە ئەدلەکانی پێکۆکاتەوە نەک بۆ ئەوەی کە لە ڕاگەیانە خەڵکی وای لێبێت زۆر تاوانی بەلاوە ئاسایی ببێتەوە طبعا ماوەسا قەدەم خێر میدیاکان کێشەیان زۆر ئەتوانم بڵێم بەڕاستی میدیای کوردی بە شێوەیەکی گشتی و ئینتەرنێتیش وەک بەشێک لە میدیاکە وەک چەقۆیەک وایە لەسەر گردنی ژیانی کۆمەڵایەتیمان وەک چەقۆیەک وایە لەسەر گردنی منداڵەکانمان و ئایندەی ئەم کۆمەڵگەی ئێمە بە تایبەت هێندە میدیا کە بەبێ فلتەر چۆنیان تەنها لە پێناو کۆکردنەوەی بینەری زیاترە تەنها لە پێناو با بڵێن هەنگاوێک چوونە پێش میدیایەکی تر کە ئەکرێت بچنە پێش بەڵام لەسەر کێبڕکەی بەرنامەی جوان و شایستە ببینەر و ئینتەرنێتیش کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەبێ فلتەر لە بەردەسی منداڵ و گەور و بچووکایە کە هیچ شوێنێکی دنیا وا نازانم بۆ جۆرە بێفلتەر بێت نە میدیا نە ئینتەرنێت لە کوردستانە ئەمە بەشێک لە کێشەی میدیایە لە ناو ئەم کێشەیە کێشەی کەشمان هەیە ویژەوە نابابەتیانە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە ڕێگەمەی کە بەڕێستان باستان کرد مەسەڵەن ڕووداوێکی کوشتن هەیە ڕووداوێکی تونند و تیژی هەیە تونند و تیژێک بەرامبەر ئافراد یا بەرامبەر مناڵیان بەرامبەر بە ساڵاتچوویەک لە ڕاستیا بێ زۆر بە وریایی و میدیا مامەڵی لەگەڵا بکە بە قەبارەی خۆی مامەڵی لەگەڵا بکە و ئەبێ ئەو دیمەنانە و چیرۆکەکان بە جۆرێک نەگەڕێتەوە کاریگەری نەرێنی بەجێبێڵێ لەسەر کۆمەلگا و ژیانی هاوڵاتیان ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بە تایبەت سەبارەت بە تەمەنی چ کوڕ و چەکی خوار 18 ساڵ بەداخەوە ئێمە زۆر دیمەنی تونند و تیژ ئەبینین زۆر دیمە نەبینین کە ئینسانە تاسێنێ گەورە چجای ئەوەی لە خوار 18 ساڵەوە لە حوتی ئێوارە پەخشە بێ لە هەشتی ئێوارە پەخشە بێ لێ نووسیوە مەسەلەن زائید 16 و لە حوتی ئێوارش پەخشیەکە یعنی ئەمە تۆبەت یعنی ئەمە بە تەواوەتی نابەرپرسیارەتیە بۆ میدیا لە کوردستانە پابەت نییە بۆ یاسایی کە لە کوردستانە بۆ میدیا هەیە و ئەبێ پەیڕەوی لێ بکە کە ئەرکێتی ئەم بابەتانە زۆر علمیانە مامەڵە لەگەڵا بکە یەکەم چۆن ڕووداوەکە ئەگوازێتەوە بۆ بینە چونکە پەردەپۆشکردنی باش نییە بە هیچ جۆرێک یعنی تەرکیزکردن لەسەری گرنگە بۆی ببێتە بەڵە بۆی بێتە پند و وانەیەک بۆ کۆمەڵگە بۆی خەڵک دەرسی لێ وەرگێت بەڵام لە ڕاستیە ئەبێت یەکەم بە قەبارەی خۆی مامەڵ لەگەڵ ڕووداوەکە بکرێ دووەم ئەبێ هاوشانی چیرۆکەکە کەسانی پسپۆر و شارەزا قسەی تیا بکەن بۆی خەڵک بزانێگە ڕووداوێکی تری ئاوا دووبارە بوویەوە یان لە چواردەوریانە هەیە چۆن مامەڵی لەگەڵ بکەن بۆ نمونە پسپۆرێکی دەرونی کۆمەڵایەتی یاساییەک دەستگایەکی پۆلیس دادوەرێک بۆی قسەی لەسەر کە ئەم ڕووداوە تەنها وەکو ڕووداوێک نیەت و بڕوا چ
چرکە بە چرکەیە بینین تەنها جان بە سلبیەکەی بۆ ئێمە بینە ئەگوازرێتەوە. چکە هەموو خەڵک پرسیارەکڵێ ئێستزای ئەمانەت چییە؟ ئێستا لە ئەو بەرنامەی تەلەڤیزیۆن ئەم وەڵامە بە کەمتری باسکرا زیاتر حەدەسەکە باسکرا کە ئەمەیکە لە خەلەلەکان حاڵەتێکی کە ئەگەر باس بکەین یعنی هەستی لێبوردەیی پەروەردەکردنێکی یعنی من وات هەیەگەم لە کۆمەڵگەی ئێمە پەروەردەیەکی ناتەندروست هەیە لە ڕووی ئەوەی کە زۆر یعنی خۆمان لە نەتیجەی تونوتیژیە کە لەم کۆمەلگا لە سەرەتاوە هاتووە لە دەسەڵاتی پێشوە و ڕاپەڕین و ئەوەی کە هاتووە یعنی تونوتیژیەکی زۆر پیای تاپەڕبووین کاریگەری کردووە لەسەر بنیادی تاهەکان لەسەر تەعاملی تاهەکان پەروەردەش لە حاڵی ئێستا هەر دووبارە پەروەردەیەکی جۆرە لە ڕووی پەروەردەکردنی تاک لەسەر لێخۆشبوون لێبوردەیی یەکتر قوبوڵکردن ئەوەی کە لەسەرەوە ڕوای ڕێک لە تاکێک لە مناڵێکی شەڕەنگەهاتەوە چۆن ئەوان ئاماژەی پیاکە سیاسیەکان یەکتر قوبوڵ ناکەن خەریکە وای لێ لە مناڵێکی بچووکەوە دابەشبوونی سیاسی دروزە بێت یەکتر قوبوڵ نەکردن دروزە بێت ئەو ڕەخزەکان لەبەر ئەوە کەسی قوبوڵ نییە. ئەمەش کاریگەریەکی پەروەردەیی زەقە لەسەر باڵێن زۆربوونی یعنی تێکچوونی ئاسایشی خات و قەدەم خێر خۆی حاڵەتێک هەیە گەر ئێمە زیاتر تەرکیزی بخەین یعنی نەمانی یعنی هیچ موسسەیەک هەستەکەی لە دەوڵەتە تایبەت یعنی نەهاتووە یاخود موسسەیەکی تر ئەگەر خارجی دەوڵەت بێ مەسەلە لە ڕێگەی ئەو سنتەر و ئەکادمیانی کە هەیە بۆ مەسەلە توێژینەوە لەسەر ئاشتی کۆمەڵاتی یعنی ئێمە شتێکی وامان نییە کە زۆر لە مشوری ئەوە دابێ هەر عەرزی شتەکانەکەین هەر عەرزی ڕووداوەکانەکەین بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ چارەسەر ئایا موسسەکە موسسەیەکی دەوڵەت بێ ئیشی لەسەر بکە هەروکو چۆن یعنی ئەم شەو لە چۆنەڵێ ئامارێکی ساڵی 2000 بڵێن 14 و 15 و 16 کە تیا ئاماژە بەوە ئەدا لە ماوەی 2 ساڵدا لە ماوەی 2 ساڵدا تاوان شەژمانێک لە 2016 لە ماوەی 2 ساڵدا سیرەکەی کە کاتی بەڕێوەبەرایەتی توندوتیژی ئامارەکانی بڵێن ئەو توندوتیژیانەی کە ڕوبەڕووی ژن ئەبێتەوە ئاشکراەکە لە ماوەی ئەو 2 ساڵەدا 201 ئافرەت لە سەرتاسەری کوردستان کوژراون یعنی تۆ بێنە ڕۆژنامەنووسێک لە شوێنێک ئەکوژرێ دنیایەک کەمپین و دنیای شتی بۆ دروستەکرێ و دنیای ئیمزای بۆ کۆکرێتەوە بەڵام لەم وڵاتی ئێمەدا لەم هەرێمەی ئێمەدا ڕۆژانە ئافرەت ئەکوژرێت 201 ئافرەت کە کوژراوە کە ساڵ بە ساڵیش طبعاً ئاماری ئەم ساڵی 2007 هێشتا ئەعلان نەکراوە ئاماری ئەم ساڵیش ئەگەر بێت و ساڵ بە ساڵ خراپتر و زۆرتر ئەبێ بۆیە یعنی موسسەکانی دەوڵەت هەم موسسەکانی تری غەیری دەوڵەت هیچ لە خەمی ئەوەندە نەبوون کە کاتێ لە ئاستی ڕووداوەکاندا چۆن بتوانین چارەسەری بکەین ئەو حاڵەتەی کە موسساتی عقابیە یعنی دەرفەتێکی وای هەتا لە کاتی سزادانی نەفەرەکەشدا کە ئەچێتە ناو ئەو شوێنەی کە پێی وترێ ئیسلاح ئەو سجنانی کە بۆ دووبارە بۆ جارێکی تر ئەوەی کە ئەم کەسە ڕابهێننەوە بە ژیانێکی احتیادی ناو کۆمەلگا سەرێکی ئەمانش ئەو ڕۆڵە گەورەی خۆیان نەیانتوانیوە ببینین بۆیە ئەبینی لێرە ینی ئەم حاڵەتی ئاماری کوشتنە لە ناو بەتایبەتی ئەمە سامپڵێکە وەرمانگرتووە خۆ تۆ بیگرە مەسەلە بەردەوام مەسەلە هەتا من وەکو بەڕێستان باسان کرد مناڵ عقاب بدرێ مناڵ بەدەستی دایک و باوکی ئەکوژرێ مەسەلە هەتا لێرە و لەوێ خەڵک مەسەلە ئەکوژرێ خەڵک دوور ئەخرێتەوە یعنی بە هەموو شێوازەکانی توندوتیژی ئیش ئەکرێ بەڵام ئەیبینی چارەسەر بۆ ئەو شتانە ئێمە بەڕاستی نەمانتوانیوە بۆی حەقی خۆیەتی یعنی من ئەلێرە ئاماژە بۆ بدەم کە پێویستەکە هەموو ئەو یعنی بانگێشی هەموو ئەو سنتەر و ئەکادمیستیانەی کە لە ناو ئێستا هەرێمی کوردستانە هەیە و چالاکوانەکان و میدیاکارەکان و هەتا وتاربێژەکانی ناو مزگەوتەکان چ ڕۆژێک وتارێکی تایبەت بە کوشتنی ژن لە ناو منبەرەکانەوە باسکرا تێگی ئەمانە هەمووی دروست بکرێەوە کۆمسیۆنێکی هاو بەشی لێ پێکبێنرێ بۆ چارەسەرکردنی ئەو پشێوەی کە ئێستا لە هەموو ڕەهەندەکانەوە لە هەموو ڕەهەندەکانەوە چونکە ئاشتی کۆمەڵاتی بەس تەنها بە کوشتن و بە لێدان و بەمە بەڵکو نەمانی ئەو ئابوووریەی کە ئێستا هەموو خەڵکی بە هیلاک بردووە گەدەی هەموو خەڵک بەتاڵە هەروکو چۆن مەسەلەکەی ئەڵێ ئینسان گەدەی خاڵی بوو مێشکیشی باش ئیش ناکە یعنی لە تاو نەبوونیە سەیرەکەی پێشمەرگەیە کە هەڵەسێبەوەی لە جیاتی کە ئەسانزانێ هیچ پارەیەکی پێ نییە یەت خۆشی و مناڵەکانیشی ئەکوژێ یعنی ئەمانە هەمووی گرفتن لە بەردەم بۆیە حەقی خۆیەتی کە ئەم لایەنانە بتوانن کەمپین دروستکن
کۆمیسیۆن دروستەکەن فیدراسیۆن دروستەکەن هەر شتێک لەو بابەتانە و حاڵەتێکی تر مەسەلە ئەو دامەزراوانەی کە دامەزراوی ئەکادیمین وەکو زانکۆکان وەکو ئەو توێژینەوانی کە ئەکرێ لە ئەینەکان یعنی هەوڵ بدرێ ئەم توێژینەوانە بەڕاستی ڕێک بخرێ و چارەسەری پێبێ و ئەو چارەسەرانەش بدرێتە لایەنی پەیوەندیدار بۆی ئیشی جددی لەسەر بکە و هەروەها جگەلەوە يعني لسر همو لايك مانا ك تاك بتاك يعني إما هاد بس تنها ده صلاة ولا أنا بيوندي دارا كان ببربرسيار نزانين تاك بتاكي أم كوملجا براسي بربرسيارة لا باراستين أشتي كوملاتينا أم كوملجا وهول بدن أم تاكنا هي من أنا ولا هي السياسة كان ولا بارت السياسة كان أواني كبتاي بتي بريار بدستن كهول بدري أم أشتي كوملاتي لا أولويتي كاريانا دبنين مشوري اللي يبغون يعني شيء ترى بجوينا خن شكروكو لبيشتري باس مانكر أشتيك شوني أشتي كوملاتي يعني فوضى يعني لا هەڵوەشانەوەی کۆمەڵگا بە هەموو جۆرەکانیەوە. طبعاً ئاڤان خانێمە لە سەرەتاوە باسمان لەو کۆڵەکانە کرد کە ئاشتی کۆمەڵایەتی لەسەرەوە سەیەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە حکوومەتێکمان هەبێ حکوومەتێکی ڕەشید بێت حکوومەتی دامەزراوە بێت کەوتمان حکوومەتی دامەزراوە بێ معنای وایە لەم حکوومەتە دەستگای جێبەجێکار هەیە ڕۆڵی خۆیە بینێ بێلایەنانە وەلا سەر بنەمای هاوڵاتی بوون دەستگایەکمان هەیە پەرلەمانە دەسەڵاتی تەشریعیە بە ڕۆڵی خۆی هەڵەسێ دەستگایەکمان هەیە دەستگای دادوەریە بە ڕۆڵی خۆی هەڵەسێ دەستگاکانی چاودێری بە هەمان شێوە ئێمە لە کوردستانە ئەم بەڕاستی یان دەستگاکانمان نین یان هەن هیچیان ئیشی خۆیان ناکەن پەرلەمان کە وەک گرێبەستێکی کۆمەڵایەتی وایە لە نێوان خەڵکو و تەواوی موەسساتی وڵاتە بەداخەوە پەرلەمانێکی پەکخراوە پەرلەمان ئەگەر بە ڕۆڵی خۆی هەستێ ئەم کابینەی کە لە سەرەتاوە لە بەردەمیان سوێندی خوارد متمانەی پێدرا لەسەر بنەمای ئەجێندە و بەرنامەیەک کە چاکسازی بکە ئەوە بکە ژیانی خەڵک باشکە کارەبا دابین کە ئاوی پاک دابین کە ئەمانی هەموو نەکرد ئۆتۆماتیکیە بێ ئەم پەرلەمانە هەستێ بە وەرگرتنەوەی متمانە لەم کابینەیە هۆکارەکان هەرچی بن شەڕی داعشە نەوت دابەزی جیاوازی سیاسیە قەیران هەبوو هەرچی هەبوو گرنگەوە بۆ چونکە دوجار ئەگەر ئەمە ڕووی نەدا خەڵک بۆ جۆرە تووڕابێت خەڵک یعنی تۆ کابینەیەک بە گرێبەستێکی کۆمەڵایەتی هەڵبژێراوە دانراوە ناکرێ وەکو کاربەندێکی بانک بڵێ هەر کاتێ پارە هەبوو من دابەشیەکەم ئەگەر نەبوو چی بکەین کارەبا مەسەلەن لە ماوەی 25 ساڵە ئێستا دیسانیێنەوە سەر زستان و 6 ساعت 5 ساعت کارەبا ئاوی خواردنەوەی پاکت نەبێ موچەیەکی ئاسایی بۆ کاربەندەکان لە کاتی خۆیان دابەش نەکەی بۆ نمونە ئەگەر پەرلەمان بەکاری خۆی هەستێ وەزیرەکان بانکاتە هۆڵەکانی خۆی لێپرسینەوەیان لێ بکە مسائلەیان لێ بکە و تا ئاستی وەرگرتنەوەی متمانە ئەوسا خەڵک ئەو تووڕەیەی نابێ هەستەکە کە ئەو دەنگەی دای کە گرێبەستێکی کۆمەڵایەتی بوو لە نێوان ئەو نوێنەرەکانیە چ لە حکوومەت چ لە پەرلەمان بزەبت کاری خۆیانەکەن ڕۆڵی خۆیانە بینن بەو ئەرکە هەڵەسن کە ئەبێ ئەو بەرامبەری هەستێ ئەگەر بینەوە سەر ئەوەی کە ئەمە شتێکی سروشتیە ئەم دەنگەڵبڕینە بەڵە شتێکی سروشتیە چونکە یەکێک لە کۆڵەکانی تریا ئاشتی کۆمەڵایەتی مەسەلەی حڕیەتی تعبیرە خەڵک ئازاد بێ لەوەی تعبیرکە لە بۆچوونەکانی لە خواستەکانی لە کێشەکانی لە گرفتەکانی خۆشحاڵین بۆی لە سنووری پارێزگای سلێمانی گەرمیانی داری ڕاپەڕین پارێزگای هەڵەبجە ئەم حڕیەتی تعبیرە لە ئاستێکی باشە ڕاستی هەندێک ملاحەزە هەیە لەسەر ئەو تێکدانە یا سووتاندنانە کە بەڕاستی خراپن بەڕاستی سیمای وڵاتەکەشمان ناشرینەکان و داوای خەڵکیش ناشرینەکان ئامانجی خۆپشاندانەکانیش دوورەخەتەوە و ڕۆڵیشیە بێ لە ئاژاوی کۆمەڵایەتیە ماوەسا قەدەم خێر چکە ناکرێ خەڵک هەستێ خۆی بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە ئەم حیزب بچێتە سەرەوە حیزب ئەم خەڵک بچێتە سەر ئەو بارەگا بێجگەوە موەسساتەکان موەسساتی مولکی گشتین نابێت تێک بدرێن نابێت بسووتێنرێن ئەمەی کە هەیە خەڵک ئەتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکە قسەی دڵی خۆی بکە حاڵەتێکی زۆر تەبیعیە ئەوەی لە هەولێر دۆهۆک هەیە زۆر ناتەبیعیە لەسەر هیچ شتێک قسە ناکەن هەل لەسەر هیچ شتێک ڕێگەیان پێ نادرێ قسە بکەن ئایا لەوێ
کارەبا وەکو سلێمانی نییە بەڵە ئایا لەوێ ئاوی خواردنەوە وەکو سلێمانی نییە بەڵە موچەکانیان وەکو ئێرە نییە بەڵە ئایا ئەوانیش بە هەمان شێوە خزمەت گوزاریەکانیان وەکو سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە نییە بەڵە ئەی بۆ کەس قسە ناکە قسەکردن معنای ئاژاوە و تێکدان و دژمنایەتی نییە نەخێر میلەتی زیندوو قسەیەکە حکوومەتێکە میلەتەکەی قسە بکە حکوومەتێک ئەتوانێ بڵێ من دیموکراتم من پارێزەری مافم لە لای ئێمە یاسا سەروەرە من نوێنەراتی خەڵکەکەم کە خەڵکەکەی بتوانێت تعبیر لە ناخی خۆی بکە ئەگەر ئەمە ڕووی نەدا بەڕاستی لەو شوێنە ئاشتی کۆمەڵایەتی لە بەردەم هەڕەشەیەکی گەورایە وەکو چیمان لێت وەکو زمانی سەداممان لێت کە خەڵک دوجار بە ڕاپەڕینێک هەموو دەستگاکانی پێچایەوە و ناچار بوو پەناباتە بەر ڕێگەی تونند و تیش چونکە تۆ ئەگەر بە ڕێگەی ئاشتیانە ڕێگەت نەدا خەڵک تعبیر لە ڕێی خۆی بکە ئەو سابیر لە ڕێگەی خراپ بکاتەوە کە کۆمەڵگەکە لە ڕاستیە خراپترەکە ئیشێوێنێ چونکە هیچ ڕێگەیەک بۆ چاکردن بە توندوتی ژیان ناڕوە هیچ ڕێگەیەک بۆ باشکردن بۆ چاکردنی ژیان بە چەکا ناڕوە و هەموو ئەو ڕێگانی کە وڵات پێشەخان کە ئاسایشی کۆمەڵایەتی بەهێزترەکان کە ژیان ئەکەنە ئەوەی کە ئێمە بۆی تەمەنای بۆ بکەین بە ڕێگەی ئاشتیا ئەڕوە بە ڕێگەی هێمنی ئەڕوە بۆیە ئەو کۆڵەکانی باسمان کرد دامەزراوە هەبێ دامەزراوەکان بە ڕۆڵی خۆیان ئەستن حڕیەی تعبیر هەبێ و یاسا سەروەر بێ ئەوەی جەنابەت لە ئەخیرا باست کرد ناکرێت کەسێکە کوژێ مەسا ئافرەتێکە کوژێ لە دەڤەرێکە چێتە دەڤەرێکی تر ڕزگاریە بێ یعنی لە شوێنێکە خۆی ئەشارێتەوە چێتە پاڵ حیزبێک خۆی ئەشارێتەوە چونکە ئەو کەسەی ئینسانێکە کوژێ تاوانبارە بە ڕشتنی خوێنێک کە خی گەورە تێکدانی کەعبەی پێ خۆشترە لەوەی ئینسانێک خوێنی بخوێن مامۆستا عومەر ئەکرێت یعنی لەوە خراپتر یعنی ئێستا ئەو وەزعی کە ئێستا ئەم هەرێمی کوردستانی تەواو بە هیلاکا بردووە یعنی خەڵکی دەنگی لێ بەرزە بێتەوە بۆی ئاشتی کۆمەڵایەتەکەی بەرقەرار بێ ئاشتی کۆمەڵایەتەکە وتمان یعنی باری ئابووری ژیانی خەڵک بەشێکە لە ئاشتی کۆمەڵایەتی مەسەلا هەستکردن بە ئەمن و ئاسایش و پاراستنی ماڵ و عێرز و هەموو ئەو حاڵەتانی کە پەیوەندی بە ئینسانەوە هەیە پاراستنی تەندروستی ئەمانە هەمووی ئاشتی کۆمەڵاتن بەس کاتێک کە خەڵکی دەنگی لێ بەرزە بێتەوە بەرامبەر بەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی تێک چووە ئەو دەسەڵاتە بێڕەحمەیە کە لە بۆ وەڵامدانەوەیەکی بە شێوەیە کە بێت چارەسەری کێشەکانی ناو تاکەکانی کۆمەلگاکەی بکە یە مەسەلە بەگول لە وەڵامی گەنجەکانەداتەوە جا بۆیە ئەبینی خراپترە بێ یعنی خراپ و خراپتر هەیە ئاشتی کۆمەڵایەتەکە خراپە تێک چوە تەواو بەڵام کە کاتێ یەک خەڵکەکە دەنگی لێ بەرزە بێتەوە وای لێە یعنی کە خوێن ڕشتن ئێستا ئەو خوێن حاڵەتی خوێن ڕشتنەی کە لە منطقەی ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین و ڕانی هەر بەڕاستی ئەوە مەترسێکی گەورەیە ئەوە یەکێکە لەوەی کە ئێستا خەڵکەکە خۆش نابێ یعنی تۆ فەرمو چۆن چارەسەری ئەم حاڵەتاکەی یعنی خراپتر ئەبێ وەزعەکە بۆیە ئەو ترس و تۆقاندنەی کە بە تایبەتی لاەنە دەسەڵاتدارەکان بەرامبەر بە میلەتی خۆیان هەیە کە بێدەنگبوونی دەڤەری دهۆک و هەولێر و لە هەمان کاتە ئەو حاڵەتی کە لە منطقەی ئەم پارێزگای سلێمانیا دروستە بێت و خەڵک دەنگی لێ بەرزە بێت و بەوە گول لە وەڵامەدرێ ئەو ترس و تۆقاندنە بەشێکە لەوەی کە مەسەلە نەتوانرێ خەڵکەکە هەوڵ بدە ئاشتی کۆمەڵاتی بپارێزراوە بێ ماوەساوان کۆتایی بەرنامەکەی ئەگەر بتوانیت قسەکانی ئێمە لە ڕاستیە گەورەترین شتێک کە شانازی پێوەکەین مەسەلەی ئازادیە گەورەترین شتێک کە شانازی پێوەکەین وە جیامانەکاتەوە لە حکوومەتە دیکتاتۆرەکانی وەکو لەوەی لە هێندێ وڵات هەیە ئەو ئازادیەیە کە ئینسان ئەتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکە بەهۆیەوە ئەگەر ئەوە نەما معنای وایە ئیتر ئێمە بەڕاستی لە دۆخێکین هاوشێوەی دۆخەکەی پێش ڕاپەڕین یعنی خەڵک ئەو سالی ناگیری هەرچی بکە بۆیە ئەو کەسانەی دەسەڵاتیان بەدەستە ئەو کەسانەی بڕیاریان بەدەستە ئەو کەسانەی ئەمریان بەدەستە پێشمەرگەیەک لە بەرەی جەنگەوە بێننەوە بۆ ناو شارەکان و ژیانی خەڵک تێکدا ئەبێ زۆر وریابن والله هەمومان باجەکەیە دەین و هەرێمی کوردستان بە ئەخینە سەر لێوارێک لە نێوان مان و نەمانە و هەرگیز وەڵامدانەوەی ناڕەزایی خەڵک بە چەک نابێت خەڵک تووڕەترە بێ بەوە خەڵک لە سەدام نەترسا خەڵک لە حسنی مبارەک نەترسا خەڵک لە بن عەلی نەترسا لە قەزافی نەترسا لە عەلی عەبدوڵڵا ساڵح نەترسا لە بەشار ئەسەد نەترسا بەڵام دوجار
ئەو کەسانی عاقڵن لە وڵاتە بڕیار بەدەستانی عاقڵ ئەو کەسانی کە دەسەڵاتدارانی عاقڵن ئەوانن کە گوێ لە میلەتەکەی خۆیان نەگرن گوێیان لێگرم زان چیان ئەوێ چەند ئاسانە چەند هێمنانەیە چەند لە لوتکەی دیموکراسیەتایە کابینەیەکی حکوومەت بچێتە بەردەم پەرلەمان بڵێەوە ئێمە دەستمان لە کار کێشایە لەبەرەوە نەمانتوانی لە ئاسخواسی خەڵکابین نەمانتوانی وڵات بپارێزین نەمانتوانی لە بەرنمەکانمانە سەرکەوتوو بین نەمانتوانی ئاو و کارەبا و ژیانی باش بۆ ئێوە دابین بکەین ئەوسا خەڵک چەند ئینتیمای بۆ ئەو حکوومەتەوە ئەو وڵاتە و ئەو مؤسساتە دروستە بێتەوە 100% دەبێتە پشتیوانی ئەبێتە پشتگیری بەڵام بەم جۆرەی ڕەفتارکردن کە ئێستا لێرە هەیە لە ڕاستییا بێ بزانین چارەنووسی کوردستان بەڵا ئەی خاتە بەردەم مەترسیەکی گەورەوە سووتاندنی مؤسساتی دەوڵەت ئەوە زەنگێکە کە نەمانی هیچ ئینتیما و ڕەمزەکان نەتەوە دەستان خۆش بێ ئاواخان دەست خۆش لەگەڵمان لە بەرنامەکە بە ئامادەبوونت لەگەڵمان لە بەرنامەکە دیارە کۆمەڵە خاڵی زۆری کەش هەیە کە قسە بکەین لەسەرەوەی ئاسایشی کۆمەڵایەتی بە تایبەتی وەکو چارەسەرێک ئەگەر بە کورتی منیش بێڵم دروستکردنی دامەزرا و دەستگای تایبەت بە زیاتر گەڕاندنەوەی ئاسایشی کۆمەڵاتی بۆ ناو کۆمەلگا و پەروەردە و ڕاهێنانی تاکەکان لەسەر بەرقەراربوونی ئاسایش و ئارامی لە کۆمەلگادایەکێکی لەو خاڵانەی کە وەکو کۆتایی هێنانی بەرنامەکە من لێرە ئاماژەی پێدەدەم بینەرانی بەڕێز لێرە کاتی بەرنامەکەمان تەواو بوو دەینە کۆتایی بەرنامە خواتان لەگەڵ خواحافیز.